وەک هەڵمەتێک دژی ئەو توندوتیژی و پێشێلکاریانی کە بەرامبەر ژنان و کچان ئەنجام دەدرێت لە شاری سلێمانی 16 ڕۆژی ڕەبەق بۆ ئەو مەبەستە تەرخان دەکرێت. هەموو ئەو کەسانێکی کە لە چالاکیەکانی 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی توندوتیژیەکان دژ بە ژنان و ئافرەتان بەشدار دەبن دەڵێن ئامانجی ئێمە و هەموو ڕێکخراوەکانی داکۆکیکار لە ژنان و ئافرەتان و چالاکوانانی مەدەنی سەرڕای پەنجەخستنە سەر قەبارە و جۆری توندوتیژیەکان و هەوڵدان بۆ کەمکردنەوە و نێشتنی شێتی لە پاڵ ئەمەشدا هەوڵی دروستکردنی کۆمەڵگەیەکی تەندروست دەدرێت بۆ ئێستا و ئایندە لە وڵاتدا. توونوتیژی فۆرمی زۆرە، چەشنی زۆرە، توونوتیژی ممارەسەکردی چەشنا و چەشنا هەموو شێوەیەکی هەیە. ڕەنگەن لە پێشلکردنی مافەکانی ژنەوە بۆ لیانی ژن بۆ بڵین کچ و ژن هەموو بەعام ئەمانە ئەنجا توونوتیژی ڕەمزی بێبەشکردنیان لە هەموو مافەچەلەتەکانی ژیان لە پرۆسەکردنی مافەکانی خۆیان تا دوای هەر هەموو ئەمانە ئەچنە ناو بە جۆرەك لە جۆرەکان لەسەر ناو فۆرمەکانی توونوتیژیەوە. ژنە مامۆستایەکی زانکۆ شاوکات لەگەڵ ئەوەی باسی لەو قوربانی و توندوتیژی و ئازارە جەستەیی و ڕوحیانە کردەوە کە ڕۆژانە لێرە و لێوە بەرامبەر بە ژنان ئەنجام دەدرێت زۆر بەڕازگۆیانە ئەوەی نەشاردەوە و وتی پیاوانیش لە پێناو پاراستنی دابوونەریتەکانی کۆمەلگا و هێشتنەوەی کللتوری ڕابردوو ئەوانیش بەبێ ویس و ئارەزوی خۆیان پریشکی ئەم توندوتیژیان بەردەکەوێت و پیاوانیش بە ناچاری لێرەدا دەبنە قوربانی. ئەو توندوتیژیانش کە بەرامبەر ژنەکرێتەوە لە کۆمەلگای بەرامبەر کچەکرێتەوە هەمە جۆرە جاری وا هەیە بە لەفزیە بە وشە تۆ توندوتیژی بەرامبەرەکرێت جاری وا هەیە جەستەیە جاری وایە مافە یاساییە ئێمە ئەمانەوێ کۆمەڵگەیەکی تەندروست لەدایک بێ بۆ نەوەی داهات و بۆ ئەو جیلی کە ئەمڕۆ مناڵە لەسەر کۆمەڵە کللتوری تر گەورەی بێ کە ڕێزی یەکتری بگرێت. لە پاڵ هەوڵەکانی گشت ڕێکخراوەکانی سەر بە ژنان و ئافرەتان و بوونی ئەم ژمارە زۆرە لە چالاکوانانی مەدەنی تایبەت بە پارێزگاریکردن لە مافی ژنان و ئافرەتان بەڵام بەپێی ئامارە ڕەسمی و ناڕەسمیەکان ڕێژەی توندوتیژی لە هەرێمی کوردستان دژ بە ژنان تا دێر ڕوو لە هەڵکشان دەکات ئەوەی دەشمێنێتەوە بۆی ئێستا بەدواوە ئەوەیە بە هەموو لایەکەوە هەوڵی کەمکردنەوەی ئەم توندوتیژیانە بدرێت نەک هەر بەتەنها لە لای ژنان و ئافرەتان بەڵکو بە هەموو لایەکەوە ئەو هەوڵە بدرێت و هەوڵی سەرخستنی بۆ بدرێت. گۆران سێنووری، گەلی کوردستان، سلێمانی.